مناڵە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێم سڵاوتان لێبێ. هیوادارم هەموو لایەتان تەندروست باس بن. ئەم ڕۆژوەک هەموو کاتێکیکە بوومە میوانی ماڵەکانتان بۆ ئەوەی چیرۆکێکی خۆشتان بۆ بکەڕمەوە. چیرۆکی ئەم ڕۆژمان چیرۆکێکی زۆر تایبەتە لە ژێر ناونیشانی کۆلارەکەی ڕەند. مناڵێکی بچووک هەبوو ناوی ڕەند بوو. ڕۆژێکیان دانیشت بوو خەریکی وانە خوێندن بوو. باوکی ڕەند کە ناوی بەڕێز بەرهەم بوو لە ئیشەکەی گەڕایەوە و سڵاوێکی لە ڕەندی کوڕی کرد. بەڵام ئەو وەڵامی سڵاوەکەی باوکی نەیایەوە، چونکە هیچ دڵخۆش نەبوو ئەو ڕۆژە. باوکیشی ویستی کوڕەکەی دڵخۆش بکە، بۆیە پێی وت: ڕەندەی گیان، هەستە با بڕۆین بۆ باخچەکە. ڕەندیش بەپە لە خۆی ئامادە کرد و لەگەڵ باوکیە ڕۆیشتن. هەرکە لە ماڵەوە ڕۆیشتن دەرەوە، ڕەند سەیرێکی باوکی کرد و وتی: باوکە، هەوایەکی زۆر خۆش بە شوێنەی لەوێەوە هەڵەکە. باوکیشی وتی: بەڕاستی کەش و هەواکەی زۆر گونجاوە بۆ هەڵانی کۆلارە. هەردووکیان بە بزەیەکەوە سەیریەکیان کرد و بەرەو بازاڕ ڕۆیشتن. کۆلاری جانکڕی و دواتر گەڕانەوە بۆ باخچەکە. لەسەر ڕێگەکەیان بەرەو باخچەکە گەیشتن، چاویان بە هاوڕێکی باوکی کەوت کە ناوی بەڕێز شاهۆ بوو. بەڕێز شاهۆ دراوسێیان بوو. باوکی ڕەند وتی: سڵاوت لێبێ بەڕێز شاهۆ. چییەوە، دیارە تۆش بەنیازی بڕۆی بەرەو بازار؟ بەڕێز شاهۆ وتی: بەڵێ، سڵاو لە تۆش بێ، ئەی حاڵ و چۆنە؟ ئەرەوەڵا من بەنیازم بڕۆم بۆ بازار، ئەمەیە کەمێک خواردنی بەیانیان بکڕم بۆ ماڵەوە. هەردووچیان بۆ ماوەیەک وەستان و لە تەندروستی یەکتری و کاروباری ڕۆژانەیان پرسیاریان لە یەکتری کرد. دواتر بەڕێز بەرهەمووتی: بەڕاستی کەش و هەواکەی زۆر خۆشە. ڕەنگیش ئەیەوێ لە باخچەکەیە یاری بکە و کۆلارە هەڵبە. بەڕێز شاهۆ سڵاوی لە ڕەند کرد وتی: ڕەندی گیان، چۆنی؟ بەڵام ڕەند تەنیا بیری لای باخچەکە و کۆلارەکە بوو، وەڵامی سڵاوەکەی نەیایەوە. دەستی باوکی گرت و ڕایەکێشا بۆ ئەولاو هەر ئەیوت: دەی باوکە، با خێراکەین بڕۆین، با دوانەکەمین لەوە زیاتر، چووکەوە ئەیویست بە زووترین کات بگاتە باخچەکە بۆ ئەوەی کە کۆلارەکە هەڵبا. بەڕێز شاهۆ زۆر سەرسام بوو بۆ ڕەفتارەی ڕەند. پێی سەیر بوو تی: چۆنە دێ، من سڵاوم کردو وەڵامی سڵاوەکەشم نەیاتەوە. لە دڵی خۆیان وتی: دەی کێشە نییە، ئەو تەنیا مناڵێکە و گرنگی بە هیچ شتێکی تر نایە، چونکە هێشتا گەورە نەبوو و ماوێتی. بەڕێز بەرهەم بەو ڕەفتاری کوڕەکەی زۆر دڵتەنگ بوو. زۆری پێ ناخۆش بوو کە ڕەند وەڵامی سڵاوەکەی بەڕێز شاهۆی دراوسێنی نەیایەوە. دوای ئەوەی کە گەیشتنەوە بۆ باخچەکە، وتی: ڕەند، تۆ بیرت چوو وەڵامی سڵاوی بەڕێز شاهۆ بیتەوە. بەردەوام بوو لە قسەکردن، پێی وت: کوڕەکەم، ئەوە ڕەفتارێکی جوان نییە، ئەبوو هیچ نەبێ وەڵامی سڵاوەکەی و بایەتەوە. پێویستە هەر کەسێک کە سڵاوی لێ کردی وەڵامی بیتەوە، ئەگەریش گەیشتی بە هەر کەسێک کە تۆ ئەیناسی سڵاوی لێ بکەی بۆ ئەوەی ئەویش وەڵامە باتەوە. دواتر بەردەوام بوو لە ئامۆژگاریکردن، ئەیوت: کوڕەکەم، ئەو شتەی تۆ کردوتە شتێکی جوان نییە، من هەست بە شەرمەزاریەکەم، چونکە ئەوە گرنگی تۆ دەرەخات بە کەسانی تر، ئەگەر بێت و وەڵامی سڵاوی کەسانی لە خۆت گەورەتر یاخود ئەو کەسانە بیتەوە کە ئەیاناسی. ئیتر لەو کاتەیە هەردووکیان سەرقاڵی هەڵانی کۆلارەکە بوون. ڕەند بیری لە ڕەفتارەکانی خۆیە کردەوە و هەستی کرد کە هەڵەیەکی گەورەی کردووە. بەهۆی ئەوەشەوە باوکی هەستی بە شەرمەزاریکی زۆر کردووە. لە دڵی خۆیان وتی: ئەبوو دەم بە خەندە بوومایە لەگەڵ بەڕێز شاهۆ و وەڵامی سڵاوەکەشم بایەتەوە، ڕەنگە ئەو ئێستا زۆر لە من دڵگران بوو بێت. باوک و کوڕ بۆ ماوەیەکی زۆر لە باخچەکەیا بوون، پاشان بڕیاریاننا کە بگەڕێنەوە بۆ ماڵەوە. لە ڕێگەی گەڕانەوە گەیشتن بە بەڕێز شاهۆ کە لە بازاڕە گەڕایەوە و چەند زەرفێکی هەڵگرت بوو لەگەڵ دەستیا و بەرەو ماڵەوە ڕۆیشت. ڕەند هەڵەکەی خۆی ڕاست کردەوە وتی: سڵاو مامە شاهۆ گیان، ئایا توانم هیچ یارمەتیەکە پێشکەش بکەم؟ بەڕێز شاهۆ هەستی بە دڵخۆشیێکی زۆر کرد، بە خۆشەویستیێکی زۆرەوە سەیرێکی کرد وتی: ڕەند گیان، زۆر سوپاس بۆ تۆ،
تۆ چێژە بینی لە یاری کۆلارە؟ ڕەنگیش بە جوانی وەڵامی لایەوە و کی بەڵێ مامەشاهۆ. مامەشاهۆ زۆر سەرسام بوو بە ڕەفتارەکەی، هیچ سیر بوو کە سەرەتا سڵاوی لێکرد وەڵامی نایەوە و بەڵام بەم شێوازە قەرەبووی ئەو کاتەی کردەوە. ئیتر پێی وت زۆر باشە دڵخۆش بووم کە دووبارە بینینەوە، بەم نزیکانە جارێکی تریشە و بینیمەوە ڕەند. بەڕێز شاهۆ زۆر دڵخۆش بوو بە بینینی ڕەند کە توانی هەڵەکەی خۆی ڕاست بکاتەوە. ئیتر ڕەند و باوکی گەڕانەوە بەرەو ماڵەوە و بەڕێز شاهۆش ڕۆیشتەوە بە ماڵی خۆیان. لەمەوە پندێکی زۆر جوان پێ بوو کە بە هیچ شێوەیەک جارێکی تر شتێکی نەشیاو نەکا کە باڵکی و خۆشی پێشەرمەزارکە، بە تایبەتی لەو کاتانەیە کە کەسێک سڵاوت لێکە زۆر جوانترە بە ڕێزەوە و بە خۆشیەوە وەڵامی سڵاوەکە بیتەوە ئەگەر تۆ لە هەر بارودۆخێکا بی، چکە سڵاوکردن ڕەوشتی کەسایەتی خۆت دەرەکا بۆ کەسانی بەرامبەر. لە هەمان کاتە ئەگەر ئێمەش یاخود ئێوەی مناڵە جوانەکان لە هەر شوێنەکە پێپەڕین و کەسانی ناسراوتان بینی، پێویستە لەسەرتان زۆر بە جوانی سڵاو لەو کەسانە بکەن کە ئەیان ناسن، ئەوانیش بەڕێزەوە بە دڵنیاییەوە وەڵامتانێنەوە. چیرۆکی ئەمڕۆمان کۆتایی دێها. هەتا ڕۆژێکی تر و چیرۆکێکی نوێی داپیرە، کاتێکی خۆش خواتان لەگەڵ.